خۆتان نەزانین گەرمیان هەروە ناوەگەی دیارە زۆر پلەی گەرما بەرزە بێتەوە هەر لە جیهانیشە نەبەست لە کوردستان بۆ ئەوە من ناڵێن بیرۆکەی خۆما پێش من خەڵک احتیمالە لە شوێنێتێ هەر لەم شارە لە شارێتێ لە خانەقین پێش من بە لە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ چەتریان بەکاراوردیە بەس بەداخەوە بە هەمیشەیی بەکاریان نهێناوە تا بێتە دیاردەیەک تا بێتە کولتوریەک ئەوە 5 ساڵە من چەتری سپی هەڵەدەم و ئەیخەمە کار کاتی ڕۆم بە دایرە ئەڕۆم بۆ ناو بازاری شکارم هەیە تەبعاً یەکەم کەسم بێ فەخر و شانازی و تەواضع باسەکەم یەکەم کەسم لە گەرمیان کە ئەمە 5 ساڵە بە شێوەیەکی هەمیشەیی ئەم چێتە بەکارهێنامە بۆ ئەوەی ئامانجم ئەوەیە با بێت بە کولتور با بێت یەکێنە عادات و تەقالید و عرف و اجتماعی بێتە تا کۆمەلگا هۆشیار بێت کۆمەلگای ئەمە زۆر شەرم ئەکات ئەڵێ شتێکی عیبە سلام عليك أحوالك باشي أحوالك خاتي الشباب باشي سلامتي لقابة جار أي شيء عجب إذا أنك تشتري قلت هلا قلت يا والله أمره توقام نكرم قال ما بوينه من هذا خوش ليكم خوش بياك سلامت بي والله كم صلاة ما غلطي والله يا أما بنجم صلاة بن صلاة ما بيش خلاص إن شاء الله هول أدين خلق وشار بكنوا إيش شرما شمسية مظلية دنيا برخواس بيم دسنا كلمة باور بس يعني سبيس نية لما كدوام كده أي والله شوف زور ولاتان هي بلا 100 سال زياتريشا أوان شتر بكاريانا شي السعودية شي خليجة شاكو إنا فرنش فبو أوا من هي بادارم خلق أم شرما أم دیوار شرما لبين خوي لبين كما قال لا بدات أما باشا ناحية تندرستين بۆ سەر ئێشە بۆ چاو ئێشە بۆ نەخۆشی پێست زۆر پزیشکان هەوڵ ئەدەن و یعنی هۆشیاری خەڵک ئەدەن ئەڵێ لە هاوینە چتر هەڵ بدەن بە تایبەت چتری سپی هیوادارم خەڵکی گەرمیان کوردستان بەگشتی عێراق بەگشتی با ئەم چترە بیکەینە داب و کولتور و نەرێتیە بێتە شەرم و حەیا لە تێ نێبێتە چونکە ئەمە شەرعیە یاساییە هیچ عیبێکی لە تێ نییە